لە کەناڵی کورساتەوە پرۆگرامی یاخود دۆکومنتاری چاوی زێڕینی شار کە لەلایەن کەناڵی کورساتەوە بەرهەم ئەهێنرێ و تیشکە خاتە سەر هونەرمەندان و کەسایەتیە ناسراوەکان کە سپیشەو لە کەناڵی کورساتەوە ئەم پرۆگرامە یاخود ئەم دۆکومنتاریە پەخشەکرێت و دۆکومنتاریەکە لەسەر یەکێک لە دامەزرێنەرانی هونەری فۆتۆگرافی دادەنرێت لە کوردستانە. بێگومان ئەو هونەرمەندە یاخود ئەو فۆتۆگرافەرە یەحیا فەنیە کە یەکێکە لە کۆنترین وێنەگرەکانی شاری سلێمانی و بە یەکێک لە دامەزرێنەرانی هونەری فۆتۆگرافی لە کوردستان دادەنرێت کە ئەزمون یاخود خزمەتی زیاتر لە 50 ساڵی هەیەوە ئەرشیفێکی گەورە و دەوڵەمەندی شاری سلێمانی تۆمار کردووە و بۆ خۆشی یەحیا فەنی یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە با بڵێن پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ هونەرمەندان و دەوڵەمەندەکانی شار و کەسایەتی ناسرا و خێزانە گەورەکانی ناو شاری سلێمانی پەیدا کردو و بۆتە هۆی ئەوەی کە ئەرشیفێکی گەورە و دەوڵەمەند لە لای خۆی کۆبکاتەوە. یەحیا فەنی باوکم، جەمیلە خان، عایشە خانی دایکم. هاتوون وێنەیەکی ماماتم بۆ بگری بۆ جنسیە. ئێستش ئەو وێنەیم هەر هەیە و دایمە لە زولفانمە ئاوەها. دۆکومنتاریەکی نوێی کەناڵی کورسات لەسەر یەکێک لە دامەزرێنەرانی بناغی هونەری فۆتۆگرافی لە شاری سلێمانی بەرهەم دەهێنرێت. لە چارچەوەی ئەو دۆکومنتاریانەی کەناڵی کورسات بۆ هونەرمەندان و شاعیران و داهێنەران لە بوارە جیاوازەکانی ژیان بەرهەمی دەهێنێت. سپەیشە و دۆکومنتاریەک لەسەر شاشەی کورسات دادەبەزێت کە تایبەت با کەسایەتی بناوبانگ یەحیا فەنی. دۆکومنتاریەکە بە دروشمی چاوی زێڕینی شار ئامادەکرا و تایبەتە بە ئەزمون و هونەری یەحیا فەنی لە بواری فۆتۆگرافیدا. یەحیا فەنی لە ڕێگەی کامێرایەکی سادە لە سەرەتای بیستەکانی سەدەی ڕابردوو لە دووکان و تاقیگەیەکی بچووکی شتنەوەی وێنە بناغە و هونەری پیشەی فۆتۆگرافی لە شاری سلێمانی دانا لەگەڵ مەحمووە فەنی وێنەگر بوونە دوانەیەکی ناوازە لە بواری هونەری فۆتۆگرافیدا و توانیان دەست و پەنجەیان بەسەر تۆمارکردن و گواستنەوەی کۆی وێنەی مەعالیم و کەسایەتی و ڕووداوە گرنگەکانی شار بنەخشێنن. لەگەڵ کامێرەی شەمسیەکانە کە جاران پیان و تورەکە ڕەشەکە. ئاقا سۆرمیۆڕۆت باش ئەڵێ یەحیا فەنی لێرە نییە. ئەو ناونازناوی ئەو وەکو سێبەرێک وا بووە بەسەرمانەوە هەتا ئەم لەحزەیەش. وتم مامەکە وتی وتم زەحمە نەبێ فلیم چۆنە شوێرێتەوە. هەتا جامەکان نەشۆردەوە نەوزانی ئەم پیاوە نەبرێت چه ئەرشیفێکی گەوری لەم شار.